دوو شێرم هەیە جگە لەوانەی کە پڵنگیشم هەبووە بەچکەم هەبووە ینی شێری بەچکە و شێری گەورەش تەعاملم لەگەڵا کردوون بۆی ئەزانم کە تەعاملکردن لەگەڵیانە زەحمەتە دەتوانم بڵێم مەرحەلەیەک زۆر بەشیمامەوە مەرحەلەیەکی زانکۆ ئاژەڵە درڕندەکان ینی وەکو شێر وەکو پڵنگ ئەو ئاژەڵانەی کە کەمتر ئەتوانی تەعاملیان لەگەڵا بکەیت و کۆنتڕۆڵکردنیان زەحمەتە لە هەمووی قورسترە بەخێربێن من ناوم ڕەیان عەلی پزیشکی ڤێتەنەریم دەرچووی زانکۆی سلێمانی ساڵی 2024 بۆ ماوەی 5 ساڵە لەم بوارەیە کارەکەم 3 ساڵ وەکو خۆبەخش و 2 ساڵش وەکو پزیشکی ڤێتەنەریم زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کەم بەشم هەڵبژاردووە و دڵخۆشم چونکە پیشەکەم خۆشەوێ و من لەگەڵ ئاژەڵانە حەزم لە تەعاملکردنیانە چونکە بەڕاستی زۆر خۆشە کاتێکە تۆ بێزمانانە لە حاڵەتێکی ناتەندروست و لە حاڵەتێکی زۆر لە پڕەوە بیانگوازیتەوە بۆ حاڵەتێکە تەندروستیان باش بێت و بیانگەڕێنیتەوە بۆ ژیان من لە ڕاستیە خۆی زۆر حەزم لە مناڵیەوە خولیان بوو کە بم بە پزیشک ئیتر بوارەکە مرۆڤی بێ یاخود ئاژەڵی بێ گرنگەوەی تۆ ژیانێک بپارێزیت و ژیانێک لە دەستا بێت و بتوانی هاوکار بیت و ئەو چێژی لێ بینم کاتێکە ژیانێک ڕزگارەکەم کە هەوڵێم ژیانێک ڕزگار بکەم پیشەی پزیشکی ڤێتەنەریش پیشێکی زۆر پیرۆزە چونکە تۆ بێزمانێتە بەردەستێت و پشتیان بە تۆ بەستۆ بەبێ ئەوەی کە پێت بڵێن و بزانیت کوێیان ئێشێت ئەبێ بیدۆزیتەوە کە کوێیان ئێشێت و چارەسەریان بۆ بکەیت بۆیە من ئەم بەشەم هەڵبژار چونکە لەگەڵ ئاژەڵان خولیام و خۆشەویستیم بۆ ئاژەڵان زۆر زۆر هەیە و پێم وایە کە پیشێکی زۆر زۆر پیرۆزیشە من لە مناڵی جووچکم هەبوو جوچکە ڕەنگاڕانکانی ناو بازار ئەوانە بەخێوە کرد دەستم ئەوەنە بۆ جووچک و پەلەوەر باش بوو گەورا و نەبوون بە مریشک و کەڵە شێری تەواوەتی و ویان لێ هاو گۆشتیانە خورا ئەوەنە بە باشی گەورەمەکردن دواتر کۆکتێلم هەبووە سەگیشم هەبووە بەڵام لە دەرەوەی ماڵەوە ڕامگرتووە چونکە سەگ من پێم وایە بۆ ناو ماڵ تۆزێک زەحمەتە هەرچانە هەنێک کەس هەیە کە بەخێوی ئەەکەن ئەمە پەیوەندی بە خۆیانەوە هەیە بەڵام من وەکو خۆم ئەڵێم بەڵام لە ئێستاش پشیلەم هەیە و ئاژەڵیشم خۆشەوێت چونکە ئارامیم پێ بەخشن و دڵسۆزیم بۆیان وام لێیە کاکە لەو دنیای جەنجاڵی ژیانە بێمە دەرەوە دەتوانم بڵێم مەرحەلەیەک زۆر بەشیمامەوە مەرحەلەیەکی زانکۆ پەشیمانیەکەشم لەوایە بوو پێم وا بوو قورسە یعنی وام ئەزانی کە ئەکرێ پزیشکی ڤێتەنەری ئاسانتر بێ لە پزیشکی مرۆڤی ینی پزیشکی گشتی وام ینی تەوەقع کرد بەڵام بەڕاستی زۆر قورسە یعنی تۆ ئەگەر بتەوێت سەرکەوتوو لەم بەشەیە ئەبێ تەواوی کاتی ژیانتی بیتێ یعنی نابێ خەریکی شتێکی تر بی یان کاتت بۆ نامێنێتەوە بەڕاستی ئەبێ بە بەردەوام خەریکی خوێندنەوە بی لە مەرحەلەیەکی زانکۆ بڕواکەم ینی تۆزێک پەشیمان بووم لەبەر قورسی بەشەکەم بەڵام وردەوە دەوتم نا من هاتوومەتە ئێرە چارەنووسی من لەم شوێنەیە و لەم شوێنە بێ بەردەوامم بۆ ئەشبێ سەرکەوتوو بم زۆر گرنگە ئینسان لە ژیانە لەسەر شتێک تکرار بکە کە بڵێ ئەبێ سەرکەوتوو بم دڵنیا بن لەوەی کە تیا سەرکەوتووە بن و هەر بەشەیەکە تر گرنگ نیە هەر پزیشکیە یان هەر بەشێکی دیکەیە لە ینی بەشە زۆر بەسیتەکان و هەتا بەشە زۆر قورسەکان هەرچەند هەموو بەشێک قورسی خۆی هەیە بەڵام لە هەموو بەشێکە تۆ بێ خۆ بدۆزیتەوە حەزت پێ بێ خۆشە بێ بۆیە من لە سەرەتا تۆزێک پەشیمان بووم لەبەر قورسەکەی بەڵام دواتر زۆرم خۆشویست ئەمە لە کلینکی پزیشکی ڤێتەنەری دکتۆرە ڕەیان عەلی چارەسەری هەموو جۆرە ئاژەڵێکەکەین چونکە ئێمە کاتێک کە لە زانکۆ دەرئەچین و تەواوی 5 ساڵی خوێندنمان لەسەر هەموو جۆرە ئاژەڵێک ئەخوێنین ینی چۆنێتی دەرمانکردنیان فەحوساتیان نەخۆشیەکانیان جسمیان ئەنەتۆمیان تەواوی ئاژەڵەکان بەگشتی ئەخوێنین بەڵام تۆ بە دڵی خۆتە لە چ بەشێکە کارەکەیت من زیاتر حەزم لە ئاژەڵی ماڵیە پێت ئەتوانین بڵین ئیتر باڵندەکانیش زۆر حەزم پێیە و ئەسپیش حەزم پێێتی ینی لە هەموو ئەمانەیە کارەکەین لە ئاژەڵی گەورەشا کارەکەین چونکە ئێمە پزیشکی ڤێتەنەری گشتین یعنی ئەبێ بە سەرجەم ئاژەڵەکان چارەسەر بکەین خۆی لە ڕاستیە بە شێوەیەکی ئام ئەڵێن کە ئاژەڵە درڕندەکان ینی وەکو شێر وەکو پڵنگ ئەو ئاژەڵانەی کە کەمتر ئەتوانی تەعاملیان لەگەڵا بکەیت و کۆنتڕۆڵکردنیان زەحمەتە لە هەمووی قورسترە چونکە بەڕاستی تەعاملکردن بۆ نمونە لەگەڵ ئاژەڵێکی وەکو شێرە تۆ بێت هیچی ناتوانانی بۆ بکەی ئیلا بێ بەنج بکرێ بەڵێ کردومە من تەعاملم لەگەڵیان ناکردووە بۆی ئەزانم کە ئەزمموی ئەو ئاژەڵانم کردووە تەعاملکردن لەگەڵیانە بۆی ئەزانم زۆر زەحمەتە من کەیسم هەیە خۆم دوو شێرم هەیە جگە لەوانەی کە
پڵنگیشم هەبووە بەچکەم هەبووە ینی شێری بەچکە و شێری گەورەش تەعاملم لەگەڵا کردوون بۆی ئەزانم کە تەعاملکردن لەگەڵ یانە زەحمەتە و زۆر خەڵک لەوانەیە پێی وابێ کە بۆ نمونە دەرزیکردن یاخۆت کوتان یاخۆت ئەم شتانە تەنها بۆ ئاژەڵی ماڵی ئەکرێ بۆ ئاژەڵێکی درڕندە ناکرێت پێویستی پێنێ بەڵام بە پێچەوانەوە کاتێت تۆ ئەو ئاژەڵە کێویانە ئەهێنی خیتە قەفەزێکەوە پێویستی بە کۆمەڵە شت هەیەکێت لەوانە کوتانە یاخود نەخۆش ئەکەون تۆ پێویستە کا دەرزیان بۆ بکەی کانۆلایان بۆ دابنێ نینۆکیان بۆ بکرێ کورت بکرێتەوە دانیان کلس ئەگرێ بە هەمان شێوەی پشیلە و سەگ پێویستە پاک بێتەوە بەڵام بەدڵنیایی و هەموو ئەمانە لەژێر هۆشبڕی گشتیا بکرێت. یەکەم جارکە چوون بۆ سەردانی شێرەکان وەکو کەی سێرم کردم زانم چیان پێویستە کوتانیان ئەوێ نەخۆش نین یان دەرزیان بۆ بکەین و ئەوانە وەکو شەخشەقا لەرزام لە ترسام زۆر ترسنابوون یعنی چونکە نەمەناسی نەمەزانی تەعامولیان چۆنە نەمەزانی چی بکەم تووڕە ئەبن سترێسە بن سترێز نابن چونکە بڵین لەگەڵ جەماعەتا ڕۆشتین زۆر بووین کۆبوو بووینەوانێ ئەوانیش سترێز بووبوون جا دوو شێر بوون شێرێکیان ئۆکەی لە قەفەزا بوو مشکلەی نەبوو ناترسین بەس شێرەکەی تریان لە دەرەوە بوو یعنی سوڕایەوە بەناو شوێنەکەیە وڵاهی کەیسم زۆر هەیە بۆ منە خانمەکە ئەڵێت چی بکەم دکتۆرە بۆی فۆبیام لە پشیلەکەم نەمێنێ هەیە خۆی حساسێتی پێ هەیە ینی بەدەست خۆی نییە شتەکانی زۆر پشیلەکەشی خۆشەوە بەڵام حساسێتی بە تووکەکەی هەیە حساسێتی بە تەعاملی هەیە حساسێتی بە خۆڵەکەی هەیە ئەم شتە ئەگەڕێتەوە بۆ تەندروستی یعنی تۆ توانیش کۆمەڵەشت هەیە بەکاری بهێنی کە ئەم حساسێتە و کەم بێتەوە بەڵام من وەکو ینی پێشنیاری من وەکو ئامۆژگاری من بۆ کەسانی کە فۆبیان پێ هەیە ینی پیانەڵم پێ ناکات بە هیچ شێوە لیان بترسن لەبەرەوەی بەتایبەتی پشیلە ئاژەڵێکە زۆر ئەکرێ ماڵی ببێت و خۆشیشی بوێ و لەگەڵیش تا ڕابە یان خود سەگ ئەبێ بە هاوڕێت بۆیە هیچ پێویست بە فۆبیا ناکە. ئەم پشیلە جوانە ئۆتۆمبیل لەسەر شەقام لێ یابووە لەگەڵ ئەوەشا بەجێ هێشت بوو یعنی ئەگەر لەو کاتەیە بیهێنایە لەوانەیە بمانتوانێت شتێکی بۆ بکەین بەڵام کە بەجێ هێشتووە دەست بەجێ هەردوو چاوی لە دەست داوە ئێستا پشیلێ بە هیچ شێوەیەک نابینێ تەنها ئەتوانێت بە ئەحساس ینی دەوروبەر بناسێتەوە و سەر ئەجوڵێنێ هەردوو چاوی لە دەست داوە.